پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت کەسانێک هەن لەناو کۆمەڵگادا کلیلی خەیر و چاکەن، کەسانێکیش هەن لەناو کۆمەڵگادا کلیلی شەڕ و خەراپەن. جا دەفەرمێت خۆشی بۆ ئەو کەسانەی کە دەرگای چاکە دەکەنەوە و دەبنە هۆکاری چاکە و کلیلی چاکەن لەناو کۆمەڵگادا، بەڵام شەڕ و خراپە و ئاگری دۆزەخ و سزا بۆ ئەو کەسانەی کە کلیلی شەڕ و خراپەنە و دەرگای خراپە و خراپەکاری بەسەر خەڵکدا دەکەنەوە. دەزانی ئەو کەسانە کێن؟ ئەو کەسانەی کە دەرگای چاکە دەکەنەوە، ئەو کەسانەی کە کلیلی چاکە و چاکەکارین، ئەو کەسانن کە چاکە بڵاو دەکەنەوە، ئەو کەسانن کە لایک و کۆمنت بۆ پۆستی چاک دەکەن، ئەو کەسانن کە چاکە و چاکەکاری لە ناو خەڵکدا بڵاو دەکەنەوە و دەبنە هۆکاری چاکەکاری بۆ ناو کۆمەڵگا و دەرگای چاکە بۆ خەڵک دەکەنەوە. ئەو کەسانش کە پۆستی خراپ دەکەن، خراپە و خراپەکاری بڵاو دەکەنەوە، ئەو کەسانەی کە حەرام و قەدەغەکراوەکان بڵاو دەکەنەوە، ئەو کەسانەی کە لایک و کۆمنت بۆ پۆستی خراپ دەکەن، بۆ خراپە و خراپەکاری دەکەن، ئەوانە دەبنە کلیلی شەڕ و خراپە لە ناو کۆمەڵگادا. وەریا بە ئەی ئینسان ئەوڕۆ دنیاە و بەیانی قیامەتە خۆی گەورە لێت دەپرسێتەوە بەبیە هۆکاری هەر خراپەیەک ئەگەر تەوبە نەکەی خوای پەروەردگار سەزا دەدات.